This is NRT's Dialogue. سڵاوتان لێبێ من توان عوسمان لە ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆگا پێتان گەیشتمەوە. بابەتی قسەکردنی ئەم حەڵقەیەمان قسەکردنە لەسەر ڕۆڵ و کاریگەری تورکیا و ئێران لەسەر هاوکێشەی سیاسی عێراق و هەرێمی کوردستان. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە ئەم جارە میوانێکی ترمان هەیە جیاواز لە ئەڵقەکانی تر کە بۆ ئەم ئەڵقەیە میوانی تایبەتیمانە ئەویش کاکێ ئەبوبەکر عەلی سیاسی و ڕۆشنبیر بەناوی هەموو برادرانەوە بەخێراتن تەگەم. هەروەها لە میوانە سەرەکیەکانی ئەڵقەکەم هەریەک لە دکتۆر زانا ڕەوف، دکتۆر شاوە سعید، ڕامێر مەحموود. کاگێ ئەبوبەکر با لە جەناب تۆ دەست پێ بکەم، یعنی لەوە چێ لە مێژووی نوێی عێراقا هیچ کاتێ بەقەد ئێستا تەدەخولی یا با بڵێن ڕۆڵ و تەسیر و کاریگەری ئێران و تورکیا لەسەر هاوکێشەی سیاسی عێراق و هەرێمی کوردستان نەبوو بێ. بە ئەندازەیەک لە ئێستا تورکیا بە ئاشکرا دەستەوەردەداتە با بڵێن کاروباری عێراق و هەرێمی کوردستان لە ئەنگری لایەکە کە دژی لایەکی تر بەشێکە لە ململانەکانی عێراق و لە ڕووی ئابووریەوە ڕۆڵ و تەسیرێکی زۆری هەیە، ئیسtisماراتی جاجای هەیە لە عێراقا، لە ڕووی کولتوریەوە لە ڕێی زنجیرەی قوتابخانەکانی خۆیەوە بەشێکە لە منزومەی با بڵێن پەروەردەکردن لە هەرێمی کوردستان و عێراقا بە هەبوونی چەندین قوتابخانە، لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دیبلۆماسیەوە بە هەماشیەوە. ئێران ئاشکراترە کە ڕۆڵێکی بەهێزی هەیە لە عێراقا. بە ئەندازەیەک ئێستا دوێنێ راپۆرتێکم خوێنەوە کە لە شەڕی عێراقا ئێران ڕۆژانە 10 ملیۆن دۆلار سەرفەکە، چەندین منزومەی خێری و چەندین ڕێگەی هەیە بۆ تەدەخولکردن لە عێراقا. 3-4 محافظەی عێراق ئێران کارەبایەتی، ئەگەر بێوێ ئەم شەو لایەکی عێراق واکە تاریکی کەیان ئێمەنا دەور و تەسیری لە ڕووی ئابووریشەوە هەیە لەسەر عێراق، جگە لە بڕیاردان لە با بڵێن مەحفەلە سیاسەکانی عێراقا. بە شێوەیەکی گشتی ئێمە لە قۆناغێکان کە ئێران و تورکیا دەورێکی گرنگیان هەیە و بە ئەندازەیەکە کە توانین بڵێن عملیەی دروستکردنی بڕیار لە عێراقا لە لای ئەو دوولایەنەوە دەستی بەسەرایگیرەوە. بە بۆچوونی تۆ ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە. پێش هەموو شتێک ئەگەڕێتەوە بۆ شایستری استراتیژەی کە ڕوخانی دەوڵەت لە عێراقا دروستی کرد. لەبەرەوەی 2003 تەنها سیستم نەڕوخا لە عێراقا، بەڵکو دەوڵەتی عێراقی ڕوخە کار خۆیان دەوڵەتە کێشەی هەبوو لە کاتی خۆیە، بە تایبەتی کێشەی قوڵی لەگەڵ ئێرانە هەبوو لە سەردەمی شایە و دوایە چێتە جەنگێکی 8 ساڵەوە لەگەڵ وڵاتەیە. کاتی دەوڵەتە ڕوخێ بە جۆرە هەندێک تیۆر لە بواری زانستە سیاسەکانیشە کە دەوڵەتێکی خاوەن پێگا لە وڵاتێکە ڕوخێ، دەوڵەتانی دەوروبەری ناهێڵن دروست بێتەوە، ناهێڵن جارێکتر بێتەوە سەر پێی خۆی بە تایبەتیەکرد بە کۆمەڵی دەوڵەتی بەهێز دەورە درابوو. ئەمە ئەو تراژیدیایە کە عێراق تیاژیە. لەبەرەوە کە ئێستا عێراق خۆی بۆتە ساحەیەک، بۆتە گۆڕەپانێ، بۆتە حساباتی ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت، بۆ ئەوەی شەڕی بەوەکارن لەم لێرەیە ئەنجام بدرێت لە نێوان ئەو بە جەمسەرانەی کە لێرە دژایەتیەکەن. بێگومان دوو هێزی سەرەکی لە عێراقی دوای 2023 هەبوو، یەکیان ئێران، دووەمیان کۆماری ئیسلامی ئێران، دووەمیان وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا. بەڕای من و ڕۆڵی تورکیا ڕۆڵێکی هامیشیە لە چاڕۆڵی ئەم دوانەیە. عەرەبەکان هاتن، عەرەبەکانیش بەهێزێک گەشتبێرن، بەڵام عەرەبەکانیش ناتوانێت هێزە ببێنن. رووسیا و سین و ئەمانش لە ڕێی کۆماری ئیسلامی ئێرانەوە کاریگەری بەسەر ڕووداوەکانی ناو عێراقا دانن. لە هەموو حاڵەتێکە ئەوەی کاریگەر بوو لە وڵاتەیە و قۆناغەکەی گەیاندە ئێرە، بەڕای من ئەو ململانەیە بوو کە لە نێوان ئێران و ئەمریکای هەبوو، دوای ئەوە دەستێوەردانی عەرەبەکان و بە شێوەیەکی سلبی سەرنجام لە ململانەکەیە تا ڕادەیەکی زۆر کۆماری ئیسلامیێران بردوێتەوە. ئێستا ئەو هێزی یەکەم و خاوەن نفوزە، بەڵکو خاوەن ماڵە لە عێراقا، هەرگیز وەکو دراوسەیەک مامەڵە ناکە ئیلا ئەوە نەبێ کە ڕووپۆشێکی پرۆتۆکۆلی لە چوارچەوەی قانون نێودەوڵەتیە ئەدا بەو چالاکیانە هەیەی. ئەگەینا پێم وایە هەروکو چۆن کاتی خۆی مەدائین یعنی پایتەختی ئیمپراتۆریەتی ساسانی ئێرانی گەورە بووە، ئێستاش بەغا بە جۆرە لەو جۆرەکان وای لێ هاتووە، بەغا لە دید و استراتیژی هەم پێکاتێکی عێراقی هەم کۆماری ئیسلامی ئێران جارێکتر نابێتەوە بە پایتەختی هارونە ڕەشید و ئەو جۆرەشتانە. ئێستا ململایەنێکی گەورە لەسەرم دۆخە هەیە بە کورتی، یعنی ئەکرێمە دوای بێنە سەر ئەو هۆکارانەی کام دۆخەی دروست کردووە جیاوازی نێوان ئێران و تورکیا و ئەمە بابەتانە، بەڵام ڕوخانی دەوڵەت لە عێراقا بەیەکەونە ژیانی پێکاتەکانی عێراق، نەبوونی هیچ
شناسێکی عراقی یەکگرتو و بوونی قوڵای استراتیژی بۆ پێکاتە گرنگەکانی عراق لەوانش بە تایبەتی سنەکان و شیعەکان و ئەو ناتەوازنونە هاوسەنگی کە لە عێراق دروست بوو و نەبوونی هێزێک کە هاوسەنگی ببەخشێ بە نفوزی ئێران لێرەیە و بە نفوزی ئەمریکا و هەڵەکانی ئەمریکا لە دوای 2023 لە ئیدارەکردنی بارودۆخی عێراقا و بوونی تندڕەوی لە عێراقا و سەرهەڵدانی و مۆرکی تایفبوونی دەوڵەت لە عێراقا و گەرچی لە ڕواڵەتە باز لە ناسنامەیەکی عێراقی و مەسلەی نیشتیمانەتی عێراقی و ئەماناکرا کۆمەڵی هۆکاری زۆر هەبوونەوەی کە دۆخی عێراق بەم جۆرە بکە کە عێراق تەنها وەک چوارچێوەیەک بمێنێ بۆ ڕەوایەتی دانی قانونی و سیاسی و ئەخلاقی بەو دەستێوەردانانەی کە مەفهومی دەستێوەردانیشان تێپەڕان. بەڵێ کاک زەنە تۆ چۆن وەزەکە بینی؟ من نتوانم بڵێم عێراق لەم مەرحەلەیە وەکو سیاجێک وایە لە بینی ئێران و تورکیایە کە سەرەتای بەریەکەوتنی نێوان ئێران و تورکیا کە پێویست بێ بە عێراقەوە سەرەتاکەی گەڕێەوە بۆ دروستبوونی بەهاری عەرەبی بە تایبەتی لە سووریایە کە ئێمە ئازانین لە ڕووی مێژوویەوە هەمیشە دەوڵەتی ئێران سووریای وەکو حەدیقەیەکی خەلفی خۆی سێر کردووە کە ئەتوانێت بەهۆیەوە کاریگەری دروستکە لەسەر بەشێکی تری وڵاتانی عەرەبی هەنی بەڵگەش لەسەرم قسەی ئەوە بوو کە جەنگی 8 ساڵی نێوان ئێران و عێراق دەوڵەتێکی سووریا کە نوێنەرایەتی چەمکێکی شۆڤێنێتی عەرەبی و بەعسیەکانەکات بە شێوەیەک لە شێوەکان پشتگیری دەوڵەتی ئێرانەکانەوە پشتگیری وڵاتانی عەرەبی بۆیە سەرەتای بەریەکەوتنەکان تەسەورەکەم کاوای لێکرد بێتە سەرەتایەک بۆ دەرکەوتنی ئەو جۆرە ململانی کە لە نێوانی ئێران و تورکیا هەیە بە تایبەتی دواتر لەسەر عێراقا پەیوەندی هەیە بە تەقینەوەی دۆخەکە پەیوەندی هەیە بە دوای ساڵی 2011 لەبەرەوەی کە ئێستا دەوڵەت و کاگەبوو کرامەژی پیا لەبەرەوەی ئێستا دەوڵەتی عێراقی لە قۆناغێکی لاوازیایە بۆیە هەڵوێستی سیاسی دەوڵەتی عێراقی بۆتە لێکەوتەی ئەو ململانی سیاسی کە لە نێوان تورکیا و ئێرانە هەیە لە ڕووی مێژووییەوە پەیوەندیەکی پراگماتی هەیە لە بینی ئێران و تورکیا کە بە چەند هەنگاوێک و هەڵبەز و دابەزا تێپەڕیەوە یان لە نمونەیەم حاڵەتانش ئێمە ئازانین لە قۆناغێکە دوو دەوڵەت بوون بە چەمکێکی ئاینی هاتوونەتە ناوە کە دەوڵەتێکی عوسمانی کە بەرەیەکی نواندووە لە ڕووی مێژوویەوە لە بەرامبەر دەوڵەتێکی فارسی سەفەویمان هەبووە قۆناغێکی دواتر ڕەنگە تیا بێت ئەم دوو دەوڵەتەوە و دوو چەمکی نەتەوایەتی گەشاسەن گەورە بن دوایی لە ماوەیەکە ئێرانیەکان جارێکتر چەمکی ئاینی لەبەرەکەنەوە لە لای تورکیا چەمکی نەتەوە پەرستی جارێکتر قوڵترە بێتەوە تا دوای 2011 کە قەناعەتی من وایە تورکیا جارێکی تر بەرگێکی ئاینی وەرگرتوێتەوە بەڵام بەرگە ئاینەکەی بە دیوێکی مەزەبیا وەرگرتوێتەوە کە ئەبێتەوە گەڕاینەوە بۆ قۆناغی یەکەمی ململانەکان ئێش بریتە لە ململانیکردنی نێوان هێزێکی سونی و هێزێکی شیعە باشترین ساحەش بۆ یەکلایکردنەوەی جارێکتریە ململانیانە بریتە لە دەوڵەتی عێراق کە تایە هەموو پێکاتەکانی تایە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی نەتەوایەتیەوە چەمکێکی جیاوازیە ئەمە پەیوەندی هەبێت بە دەوڵەتی عێراقەوە بەڵام ئەگەر بڵێ پەیوەندی ڕاستەوخۆی نێوان دەوڵەتی ئێران و دەوڵەتی تورکیا لە دایان دیدار و نووسرا و گفتاری نێوان ئەم دوو هێزە سیاسیە گەورەیە ئەم دوو دەوڵەتە زلهێزایە کە کاریگەریەکی زۆریان هەیە هەموو ئەوە دەرەخات کە ئەم دوو دەوڵەتە لە ڕووی مێژووی و شەریکێکی زۆر استراتیژیەک بوون یعنی تا ساڵی 2013 پەیوەندی بازرگانەکانی نێوان تورکیا و ئێران 15 میلیارد دلار زیاتر بووە بە تایبەتیش لەوەی کە ئێران بەوەی بە حکمێک بارودۆخێکی نێودەوڵەتیەوە کە جۆرێک سزای لەسەر بووە سزای نێودەوڵەتی لەسەر بووە دەواازەیەکی زۆر باش بۆ تورکیا کامیشە توانێتەوە منفەزە بووە کە بتوانێت کاریگەری دروستکات بەڵام دوای بەهاری عەرەبی کە ئەم هێزانە بە دوای منطقەی حەدیقەی خەلفی تر ئاگەڕێن بۆ خۆیان بە تایبەتی ئێستا لای ئێرانیەکان کە زۆرێک لە میدیاکان بازدەواکە کە 4 عاسیمی عەرەبی بەدەستەوەی لەوانە عێراق سووریا لوبنانە یەمەنە لە بەرامبەریشە بەڵێ کە سەنعا بەڵێ لە بەرامبەریشانە لە بەرامبەریشە کە ئەبینیت لاوازیەکی هەڵوێستی نەتەوەی عەرەبی هەیە کە تایە بۆیە هەمیشە دەوڵەتی تورکیا ویسێتی بێتە بەدیلێکی ئەو نەتەوەی ئەو چەمکە نەتەوەیی کە ڕابەرایەتێکی سونی بۆ کراوە بۆیە هەمیشە ڕۆڵ بژێڕێت بە تایبەتی ئێمە کە بینیمان لە ماوەکانی ڕابردووە لە لیبیا لە میسرا لە ماوەکانی ڕابردووە بۆیە دەواازەیەکی زۆر باشە کە عێراقێکی لاواز بە پێناسی ئەم دوو هێزە عێراقێکی لاواز بۆی کارێکی لەم دوو هێزە کە لە دیوێکەوە پەیوەندیکی ئاسایی لە نێوانیانە هەیە بەڵام ململانیەکەن لەسەر شوێ لەسەر زەویەکی تر ئەوشمان لەبیر نەچێت کە خودی دەوڵەتی عێراق بەنسبەت دەوڵەتی ئێرانەوە کاریگەریەکی زۆر مێژووی لە مێژینەی لە پێشتری هەیەوە تا ئەو ئامانجانی کە ئێران هەیەی لە چاو عێراق بۆ عێراق ئەتوانم بڵێم زۆر زیاترە لەو ئامانجانەی کە تورکیا هەیەی لە عێراق کامە بەشێکی ئاینیە بەشێکی مێژوویە کە کاریگەری ئێرانیەکان هەبوو لەسەر عێراق بە درێژایی مێژوو بەڵێ کاشەوە چۆن ئەیبینی تۆ زایەتی تۆ چۆن زافەتەن بۆ قسەکانی کاک ئەبوبەکر و دکتۆر زانا تورکیا و ئێران دوو زلهێزی ئەقلیمین و دوو یاریکەری زۆر گرنگن بە تایبەتی پاشەوەی کە بەغدا و دیمەشق وەکو دوو پایتەختی سیاسی کۆتاییان دێت لە ماوەی 10 ساڵی ڕابردووە بەغدا و دیمەشق چیتر بەهۆی ئەو گۆڕانکاری کە لە عێراق ڕۆیاوە بەهۆی
ئەو گۆڕانکاریە شۆڕش و یاخیبوونی کە لە سووریا ڕوویە ئێستا بەغدا و دیمەشق وەکو دوو یاریکەری سیاسی وەکو دوو پایتەختی سیاسی کوژاونەتەوە ئەوەی کە ئێستا لە ساحەکایە زۆر ئامادەیە ئەنکەرە و تارانن و ئەنکەرە و تاران تەنها لە ئێستا دووزل هێزنین بەڵکو درێژبوونەوە لە ناو مێژوو شایە بەڵام من حەزەکەم ینی قسەکان بگوێزمەوە بۆ ئەو شوێنی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە ئەلبەت ئێمەوەمان لە یاد نەچێت کە هەرێمی کوردستان ئەکەوێتە باکووری خۆرهەڵاتی ناوەڕاستەوە و ئێران لە دوو جەبهەوە ململانەیەەکە لە جەبهەی باکووری خۆرهەڵاتی ناوەڕاستەوە لەگەڵ تورکیا ململانەیەەکە لە جەبهەی باشوور و لەگەڵ عەربستانی سعودی و کاتێک تەماشای ئەو پایتەختاناکەین کە ئێران باڵا دەستی تایە وەکو بەیروت و سەنعا و بەغدا و دیمەشق لە زۆربەی ئەمە لە بەشێکی زۆری ئەم پایتەختانە لەگەڵ عەربستانی سعودیا ململانەیەەکە یعنی ڕێ لە نفوزی عەربستانی سعودیا ئەگرێ بەڵام لەو شوێنەیە کە پەیوەندی بە باکووری خۆرهەڵاتی ناوەڕاستەوە هەیە و کە هەرێمی کوردستان ئەکەوێتە ئەو شوێنەوە ململانێ هەیە یعنی ئەگەر ناوچەی شیعانشینی عێراق بۆ نفوزی ئێرانی یەکلایی بوو بێتەوە ناوچەی باکووری عێراق تاوەکو ئێستا بۆ نفوزی ئێرانی یەکلایی نەبووتەوە هەر بۆیە تورکیا زۆر بایەخ بە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە ڕووی ئابووریەوە بۆ ئەوی جێپێ بۆ نفوزی خۆی لە ناوچەکەیە بدۆزێتەوە لە ماوەی پێشوە تورکیا هەوڵیاوە لە ڕێگای کۆمپانیەکانەوە لە ناو هەرێمی کوردستانە جێپێ بۆ خۆی بدۆزێتەوە و لە ڕێگای هونەر و کولتور و قوتابخانەکانی قوتابخانە جۆرە لە ڕوتی ئیسلامی فتحوڵا گولەنی و ئەردۆگانی پێوەیە و لە ڕێگای مسلسل لە مودەبلەجەکانیەوە هەوڵیاوە جێپێی کولتوری بۆ خۆی لەناو هەم لە ناو هەرێمی کوردستان و هەم لە ناو وڵاتانی عەرەبیا بۆ خۆی بدۆزێتەوە بەڵام من هەستەکەم حاڵی حازر تورکیا هەستەکە ڕۆڵەکەی لاوازە و هەستەکە ئەو یاریکەرانی کە لە ناو هەرێمی کوردستانە نوێنرایەتی بەرژەوەندی تورکیاکەن هەستەکە ڕۆڵیان بێهێزە بۆیە لە دواهەمین پەرەسەندنە بینیمان تورکیا ئێوە لە ڕووی سەربازیەوە بێتە ناو عێراقەوە بە تایبەتی ئێوە لە ڕووی بەشداریکردن لە شەڕکردن لەگەڵ داعشە چ لە سووریاوە چ لە عێراق لەو جەبهەیە نزیک بێتەوە کە بە شێوازێکی سەربازی حوزوریان لە ناو عێراقا هەیە بەڵام حوزوری ئێران حضورێکی بەڕای من حضورێکی فراوانترە و حضورێکی بەهێزترە چکە حضوری ئێران حضورێکی ئەمنیە واتە حضورێکی ئابووری نییە تەنانەت لە ئەو هەڕەشانش کە لە ناوچەی بڵین یەمەن و لە لوبنان و لە بەیروت و لە سووریا دروستیەکە ئێران بەشێکی زۆری هەڕەشەی سەربازی و هەڕەشەی ئەمنین بۆیە من هەستەکەم ئێستا لە ململانی نێوان تورکیا و ئێرانە ئێستا گۆڕانێ بەسەر خەریتەکە هاتووە و ڕەنگە لە چەند هەفتە و چەند مانگی داهاتووە تورکیا بە جۆرێکی تر هەوڵ بە حضوری خۆی بێنێتە ناو عێراق من لە قسەیەکی کاکشاوە دەست پێ یەکەم ینی قسە لەسەرەوە هەیە ئەوە قسەی بێ لە کاکشاوە هەندێک چاودێری تری دۆخەکەشە کە پێیان وایە پێشتر تورکیا تەدەخولێکی نەرمی کردووەی پێوتە تەدەخولی ناعیم لە سیاسەتە ئێرانەکان لەسەر هەردووی وەتەرەکە یاریان کردووە هەم مەیدانیان فەیلقی قودس شان بەشانی دوێ شێراقی شەڕەکە هەم بە دیوەکەی تریشا لە ڕێی حوزەکان و لە ڕێی اقتصادی و لە ڕێی کولتوری وانەشەوە یعنی لە جنوب ڕسمی خامنەی و خومێنی لە بەسرە لە چەند ئەفرۆشرێ و لە چەندی مناسبە بەکارهاتوو یعنی ئێران بە هەردوو وەتەرەکە یاریەکە تورکیا لە ماوەی ڕابردووە بەس بە تەدەخولی ناعیمەوەی پێوت تەدەخولی نەرم لە ڕووی کولتوری و ئابووری ئەوانەوە هینی کردووە ئێستا لە دوایم تەتەوراتانی وەزعی داعش و موسڵەوە لەوە ئەچێ تورکەکان بیران لەوە کردوێتەوە کە تەنها کافی نییە ئەم جۆرە تەدەخولە نەرمە تۆ چۆنەی بینی بە بڕای من جارێ بێ جیاوازیەک بکەین لە بینی دەوڵەتی ئێران و تورکیا تازەیە لە ناوچەکەیە لە ڕووی ئاراستەکردنی ڕامیاری بۆ جیهانی ئیسلامی تازەیە عێراق مەیدانێکی با بڵین تا ڕادەیەک استراتیژی ترە بۆ ئێران بۆ ئێرانەکان استراتیژیەکەمیان بریتە لە دابینکردنی ئاسایش لەسەر سنوورەکەی خۆی و هەروایە هێشتنەوەی حکوومەتی شیعی لە عێراقە ئێمە بیرمان نەچێ عێراق مرکزی حەجە عالەمیە بۆ شیعی هەموو دنیا سەرمایی کاریگەریەکانی ئێران لە عێراقا تا ڕادەیە کاریگەری هەمیشەییە بێ چکە مەسەلەی مەزهەب سەرمایەکی مێژووی قوڵە شتێک نییە تۆ مەزهەبەکەت بگۆڕی زۆرینەی عێراق شیعەیە وەکو کاریگەری ئابووری نییە عێراق ئەگەر بکێتە دۆخێکەوە توانین کاریگەری ئابووری تورکیا بگۆڕی بۆ نمونە بە دووبەی بە وڵاتێکی تر توانین کاریگەری ئابووری وڵاتێک لەسەر خۆت لابەری بەڵام کاریگەری ئێران لەسەر عێراق کاریگەریەکی قوڵە لە ڕووی سیاسیشەوە جگە لەلایەن ئایدۆلۆژی و مەزهەبەکەی جگە لەو 2000 خوێندکارەی ساڵانەی نێرێت بۆ
نەجەف و کەربەلا بۆ خوێندن کە پێچەیەک لە سەرسەی نزیک بێ لە دەوڵەتی ئێران خۆیەوە زۆربەی وڵانە سیاسیانی کاریگەریان هەیە لەسەر پرۆسی سیاسی لە عێراقا پێشتر لە پێش ڕوخانی سەداما لە پێش ساڵی 91ەوە لە ئێران بوون و لە ئێران دروست کرا و دیزاین کرا و پەروەردە کرا و وەکو بەشێک لە ئەنجەندەی سیاسی داهاتوی عێراق و بە هەرێمی کوردستانی شەولانە سیاسیانی کە لە هەرێمی کوردستانن مێژووی پەیوەندیان لەگەڵ ئێرانە مێژوویەکی دوور و درێژترە وەک لەوەی بگەڕێتەوە بۆ ئەم ساڵانە و ئێران لە دوای 2010ەوە تقریبان ئەو شتە بەکارێنە کە پێوترێ سۆفت پاوە هەوڵایە لە ڕێگەی چەندین ئامرازی ئابووری و سیاسی و کەلتوریەوە جێپێکی قایم دروست بکە و ئەمریکیەکان تا ڕادەیەک لەگەڵ ئێرانە لەسەر مۆزوعی عێراق تەنها لەسەر پرۆسی سیاسی لە بەرۆی ئێران تەنها دەوڵەتە قازانجی خۆی لە پرۆسی سیاسی ئابینێ و ئەمریکاش ئەوەیە هەرچەنە ئێرانەکان لە سەرەتاوە لە 2023 بۆ 2010 ڕۆڵێکی مۆسعیجانە بۆ گەر سێری داتایی هەواڵ و ڕووماڵکردنە ئیخبارەکان بکەینی و فترەیە هەمیشە ئەمریکا نیگەران بوو لە ڕۆڵی ئێران بەڵام بەرەبەرە ئێران بە تەواوەتی توانیوەتی جێپی خۆی قایم کا لێرە و لە ئێستا بە بڕای من ئێران تەنها دەوڵەتێکە کە ئەکشنەکەی خێرایە لە دروستبوونی داعشەوە تەنها دەوڵەت کە لەسەر زەوی شانبەشانی ئەو هێزانی کە پێوترێ لە ئایچی عەرەبی شیعە بن چی کوردی بن لە میحۆری جەلەولا و سعدیە ئێران قسفی تەواوی کردووە لە میحۆری پارتیشەوە کردوێتی هەتا لای شەنگاریشەوە لەبەرەوە ڕۆڵی ئێرانەکان لە یەکلایکردنەوەی ئەوەوە ململانەیە ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکیە و بەشێکی کەمیشی ڕەنگە ڕووماڵ کرێکە با بڵێن قاعدە میدانەکانی ئێران لە هەموو میحۆرەکان لەگەڵ پێشمەرگایە چۆن شەڕەکە و چۆن هەوڵی پاراستنی هەرێمی کوردستانە مەسەلەکە ئەوەیە بۆ ئێران ئەم شتە گرنگە بۆ هەرێمی کوردستان بە بڕای من سیاسەتی ئێران لێ خاڵا چڕەکرێتەوە ئەویش بریسیە مەسەلەی باڵانس بۆ ئێرانەکان گرنگترین شت دەوەیە باڵانسی سیاسی هەرێمی کوردستان هاوسەنگ بێ لە بینی پارتی وێشێتیە هەتا لە دروستکردنی حکومەتی خۆزەی سلێمانیە دوایەوەی بێگومان ئێرانەکان ڕۆڵیان هەبوو لە نزیکردنەوەی گۆڕانوەکێتی ئەو حکومەتە خۆزیە بە شێوەیەک دیزاین کراوە کار وەکو حکومەتە سەوزەکەی پێشووتر وابێت چونکەوە تا ڕادەیە خەتی سوورە ئەوی لە دوای سیوەیەکی بۆ دروست کراوە تا ڕادەیەک و زۆنا بێ پارێزراو بێ بەڕای من بەڵێ لێرەوە بێ بە بڕای من بچینە سەر جیاوازی سیستم لە ئەنقەرە و لە تارانە و میکانیزمەکانی سیاستکردنی دەرەوە و سروشتی دروستکردنی بڕیاری سیاسی لە هەردووە وڵاتەیە و ڕنگدانەوەی هەموو ئەم شتانە بەسەر هەرێمی کوردستان و عێراق سیستم لە کۆماری ئیسلامیێرانە سیستمەیەکی ئایدۆلۆژیا مەدارە ئایدۆلۆژیایەک حاکمە و هێشتا پێی وایە پرۆژەی شۆڕشێکی بەردەوامی هەیە سیاسەتی ناردنە دەرەوەی شۆڕش با بە زمانی جارانیش نەبێ هێشتا بەردەوامە و وڵاتێکە سیستمێکی تایبەتمەندی هەیە بڕیاری سیاسی زۆر بە خێرایی دروست دەکرێت لە بەرەوەی پەیوەندی بە سیستمی پەرلەمانی و معارەزە و بێنە و پراوێزێکی دیموکراسی هەیە مۆدێلێک لە پراوی دیموکراسی هەیە کە بڕیار بە پلەی یەکەم لەژێر دەستی ڕابەرایە و لە دەستی ڕابەرەوە گوازراوەتەوە بۆ دەستی نوێنەرەکانی ڕابەر بە تایبەتی مەسەل بۆ کەسانێک وەکو قاسمی سلێمانی و ئەوانە و نمونەوە ئەوانە توانن لە 20 ساعتە تدخل لە شوێنە بکەن هاتن بۆ هەرێمی کوردستان پێشەڕدا ئەژوتیان ئەگەر ئێوە شەرتە شەڕەکە هاتە بەرەختان گرتن داوایان لە هەرێمی کوردستان کرد بچنە ناو شەڕەکەەوە هەرێمی کوردستان ڕەفزی کرد بێگو من هەندێشت هەیە ڕەنگە هەموو شتێک پێویست نەبێ بوترێت دوای ئەوتیان ئەگەر شەڕەکەی خەیگرتن هێزەکانی ئێمە بە 3 ساعتونی وتوانم گاتەلاتان و یارمەتیتان بن لە تورکیایا سیستم بە جۆرێکی ترە سیستمێکی نیمچە دیموکراسیەلانیکە موسسات هەیە معارەزە هەیە بە هیچ جۆرە سەر کۆمار یا سەر گۆزیران ناتوانێت بڕیارە دەرکە تدخلەکەن لە عێراق هێزە نێرین بۆ ئەوەی هێز بۆ ئەوێ نانێرین لە بەرەی معارەزەیەکی ئیستقلالی ئەماکە وای قۆزیێتەوە و موسسات هەیە بێ هەندێش دەبێت پەرلەمان بۆ ڕمونە مۆڵەت بدا بەو هێزە کە بڕاتە دەرەوە یان نەڕۆتە بە دەرەوە لە چه چوارچێوەیەکە ڕۆتە دەرەوە بۆ چه ئامانچێ هەتاکەی ئەڕواتە دەرەوە ئەمە لە ڕووی سیستم و دروستکردنی بڕیاری سیاسیەوە دەستی وەردان و شێوازەکانە گۆڕێ بۆیە ئەو هێرشەی کە کرایە سەر پەیوەندیەکانی تورکیا و هەرێمی کوردستان پەیوەندی بە ئەم سروشتی دروستکردنی بڕیاری سیاسی و جیاوازی ئەم هەرێمە بوو لە دوای ڕووداوەکانی کۆبانێ و هێرش بۆ سەر عەفو هێرش بۆ سەر هەولێر لە کاتێکە ئێرانەکانە توانن بە خێرا لە ڕووی سەربازیەوە هەم کێشت بۆ بخڵقێنن هەم خۆ بکەن بە خاوەنی دیفاعکردن لە کێشەکەی خۆن یعنی میکانیزمی کارکردیان جۆرە و جۆر لە کاتێکە تورکەکان ناتوانن بۆ جۆرە بن میکانیزمی تورکەکان کۆماری ئیسلامیێران
بە پلەی یەکەم ئابووری لە خزمەت سیاسەتایە ناڵم بە مطلقی لە تورکایە سیاست لە خزمەتی ئابووریایە تۆ سەیری زمانی سیاسی هەردوو لایەن کرد بۆ نمونە هەر لە ماوەی سەیری زمانی ڕەجەب تەیب ئەردوغان کە سەیری زمانی سەرۆک وەزیران کە ڕەجەب تەیب ئەردوغان چۆن باسی مەسەل داعشەکە ئەڵە داعش هاتووە کولتوری کەلەپوری کولتوری و شارستانەتی ئێمە لە ناوڵە ئەحمەد داوودۆخڵۆ بۆ نمونە دوێنە لە ئەمریکاڵێ ئەڵێ ئێمە پێویستە ڕوبەڕووی داعش ببینەوە چکم بوونی داعش و تونڕەوی ئاینی و ترۆر و ئەم جۆرەشتانە سەقامگیری ئەشێوێنێ سەقامگیری شەواندنیش ئەوەیە کە دۆخێک نامێنە بۆ گەشتسەندنی ئابووری شانازەکانی خۆیان لەکوێ بینەوە شانازەکانی خۆیان لەوا بینەوە ئێمە لە 10 ساڵ پێشەوە ئێمە حاکم بووین 250 میلیارد دلار داهاتی نەتەوەی تورکیا بوو ئێستا 850 دلار 850 میلیارد دلار داهاتی نەتەوەی تورکیایە سەردەمێ ئێمە قەرزاری سندوقی نەقدینە دەوڵەتی بووین دراوینە دەوڵەتی ئێستا ئەوان قەرز لە ئێمە ئاکەن لە 10 ساڵی ڕابردووە ئاستی گەشەکردنی ئابووری تورکیا لە ئاستی هەموو وڵاتانی ئەوروپا زۆرتر بووە ئێستا چاوەڕێن یەکەم کۆنفرانسی کۆنگرەی مرۆڤایەتی هین ئینسانی یەکەم نێودەوڵەتی لە ئەنقەرە بەسترێ پێی بە شانازیەوە ئەڵێن هەموو وڵاتانی ئەوروپا بەسەریەکەوە بە قەدەری ئێمە یارمەتی مرۆڤ دۆستانەمانە کاوان خۆیان پێ ناویان ناوە دیبلۆماسیەتی یارمەتی مرۆڤ دۆستانە کە لە ڕێی ئێوەوە دەستێوەردە یعنی سیاسەتەکانی خۆیان پەرەپێدەن لە کۆمەڵی شوێەوە لە پەیوەندی بە عێراقەوە ئەوەی تورکیا لە عێراقیەوێ جیایە ئەوەی ئێران لە عێراقیەوە ئەوەی تورکیا لە هەرێمی کوردستانیەوێ جیایە ئەوەی ئێران لە هەرێمی کوردستانیەوێ ئەگەر لەسەر هەموو ئەستەکانی شاجانە بێت لە هەموو ڕەهەندەکانی شاجانە بێت لە کۆمەڵی ڕۆ جیاواز بۆ نمونە عێراق تورکەکان هەر لە دوێنێەوە هەر دوێنێ تا ڕەدی زۆر شتی شارەوەیان نییە تورکەکان ناڵم نیانە دەوڵات نین مخابراتیان نییە بەڵام سیاسەتەکانیان ئاشکرا و ڕوونترە لە وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران کە مخابرات ڕۆڵی گەورەی تایە کە تۆڕێکی ئەختەبوتی گەورەی دەسەڵات و پەیوەندی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕێز بیرکردنەوە لە ململانی ئەمریکا و ئەمانە جارێ تورکیا ئەمریکایەکی نییە ململانی بکە تا هەموو دنیا لە ڕانگەی ململانی خۆی و ئەو هێزەوە بخوێنێتەوە کۆماری ئیسلامی ئێران لە بەرامبەر ئەمریکاوە خۆی نیشانەدا برم دێ لە هەشتاکانە کاتی خۆی کە 6 مانگ ڕێکرامیان کرد بۆ کۆبوونەوەیەکی نێوان سەرۆکی ئەمریکاوی کەتی سۆڤێتی جاران پێشەوەی بڕوخێ گوێم لە قسەیەکی مام خۆمەهنی بوتی ئەم هەموو ڕێکلامکردنە بۆم کۆبوونەوەیە ئەوەیە بیسەلمێنن کە هێزی سێم نییە لە جیهانە ئەمانەوەی بڵێن هێزی سێم لە جیهانە ئێستا لە کەڵکەڵەی ئەوەشان کە جەمسەرێک لەگەڵ ڕووسەکان و چینەکان و ئەوان بەرامبەر ئەمریکەکان دروستکەن لە کاتێکە هەردووکیان کەڵکەڵی سەرکردایەتی هەرێماتیان هەیە بەس بە دوو ئاراستەی جیاواز بە دوو ئامرازی جیاواز بۆ نمونە سیاسەتی ئێستای تورکەکان لە عێراقا چییە؟ پشتیوانی لە عێراق بۆ ئەوەی دۆخی سەقامگیری عێراق بگەڕێتەوە لەبەرەوەی بە خزمەتە ئابوووریەکان و کۆمپانیا و مەسەلە ئابوووریەکە بۆ تورکیا واکرێ دووەمیان مەشق پێکردنی هێزی سوپای هێزی چەکداری عێراقی و پێشمەرگە لە هەرێمی کوردستانە سێمیان ڕێگەگرتن لە دروستبوونی شەڕێکی ناوخۆی شیعە و سوننا بە تایبەتیش لە ڕزگارکردنی مووسڵە چوارەمیان لالێکردنەوە پاراستنی مەسەلەی کەمینەی تورکمان لە وڵاتەکەمانە ئەمە چوارشێوەی نەکارن ئەو ئامرازەی تورکیا بەدەستەوێتی لە بەرامبەر ئەوەی ئێرانە زۆر سنووردار بەس بۆ نمونە تورکیا یەکەم جار ئەو مەزهەبیە نییە حکوومەت ئایدۆلۆژی نییە ڕاستە پاشخان ئیسلامیە بەڵام بەو مانای کۆماری ئیسلامیێران ئایدۆلۆژی نییە ڕەوایەتی حکوومەتە پاشخان ئیسلامیەکە هێندەی لەسەر دەستکەوتی ئابووری و گەشەپێدانی ئابووری و هەڵسانەوەی تورکیا لە تورکایەکی نەخۆشەوە بۆ تورکایەکی زلهێز دامەزراوە و مش دەدان بەوەی لە ساڵی 2020 ئێمە بین بێ دێم هێزی ئابووری گەورەی دنیا و تورکیامان لەوێ بردوتە ئەوەندە لەسەر شەڕەنگێزی و دەستێوەردانی سەربازی و ڕق و ئەمانە دروست نەبووە لە کاتێکە کە استراتیژەتی ناسیۆنالیزمی تەقلیدی تورکی لەوێ دروست بوو ئەگەر سوننی عەرەبەڵێ جارێ بەو جۆرە مەزەبی گەران نییە لەبەرەوەی لە چوارچەوەی بەرژەوەندی تورکایە بیرەکاتەوە بەرژەوەندی تورکاش مەزەبگەرایی ناخوازێ و زۆر ئەترسن لەوەی تووشی زەلکاوێکی شەڕی مەزەبی ببن ئەو توانایی تورکیا ئیستهلاک ببێ لەوەیە و نەچێتە خزمەت بەرەو پێشتوونیوە بەڵێ کاک بەکرێ باشە وەڵا بدوای ناوبڕەکە بە پرسیارەکە بکەن ولەوە چێ ئەو تەوەری شارەتی پێە قسە زۆر هەڵگرێ ئەگەڕێنەوە لاتان دوایم ناوبڕە جارێککە سڵاوتان لێبێ هەڵقەیەم جاری دیالۆ قسەکردن لەسەر ڕۆڵ و کاریگەری هەردوو وڵاتی دراوسێ ئێران و تورکیا لەسەر هاوکێشەی سیاسی عێراق و کوردستان پێش ناوبڕەکە کە ڕێمەرووسە پرسیاری لەسەر کۆمنتەکان قسەکانی نەچینەوە وردەکاری
ئەوەی ئێران و تورکیا جیاوازیان چیە و چ جۆرە دەوڵەتێکن با لە ناو سنووری هەرێمی کوردستان خۆیان بمێنینەوە. بە بڕای من بۆ کورد گرنگترینش دەوێت تێبگا کێشەکەی چییە؟ کێشەی کورد کێشەی سیاسیە کە کێشەکە و سیاسی بوو دەرگاکەی بە عێراقا تێپەڕە بێ کە تۆ ناساربی لەگەڵ ناو عێراقا چارەسەری بکەی پێویست بە تارانە ئەبێت لە تارانەوە فشار بخەیتە سەر حکوومەتی عێراقی. لەبەرەوە بۆ چارەسەرکردنی و کێشانی کە ئێستاژەیە لە هەرێمی کوردستانە هەمیشە تاران ڕۆڵێکی کاریگەرترە بینێ و خاڵێکی تر ئەوەیە قەت نابێ ئێمە کلیک لەسەر جۆرە ئۆپشنێکی سیاسی بکەین کە باڵانسی سیاسی و هێز لە هەرێمی کوردستانە تێک بدات. چکە تا ڕادەیەک ینی ئەوە دۆخی هەرێمی کوردستانە شێوێنێ ئەبێ ئەو باڵانسە تورکی و ئێران هێ لە هەرێمە بۆ خۆی بمێنێتەوە. کاکتوانم ئەمێت ئیزافە بکەم ئەگەر بمانێت بڵین ئەگەر ئامانجەکە بەنسبەت هەرێمی کوردستانەوە تەنها بەراوردکردن بێ لە نێوان دوو مۆدێلی سیاسیە ئەتوانین وای ناوزەندی بنەوە کاتە خۆت خاوەن قەرارەبی کامان هەڵبژێریت. بۆ نمونە پرسیارەکە ئێمە چۆن لە پاشکۆیەتی بینی ئەم توانی تەوازنێک مەنگەنەیە دەربڵین کە دوو هێزی سیاسی لە تەسیران لەسەر هەرێمی کوردستان ئەم دوو هێزە بۆ نمونە یەکێکیان هێز دەوڵەتێکی علمانیە خاوەن مەشروعێکی ئیسلامی ئابووری سیاسی ناجحە لە بەرامبەرە هێزێکی ترت هەیە کە بە هەندێک پێوە هێزێکی داخراوە بەڵام هێزێکە کە ئەتوانێت زوو تەشەنە بکات لامان کاتە بنیادی اقتصادی بەهێزی بە خۆی دروست کردووە و مەشروعێکە کە ئەتوانێت هەمیشە کێشەکانی خۆی هاوردە بکات بنێرێتە دەرەوەی وڵاتانی تر و بەڵام چارەسەریشی بکات. هەرێمی کوردستان لە بەروی لە ڕووی سیاسیەوە هەرێمێکی بچووکە لاوازە مقاوماتەکانیشی زۆر لاوازن کە بتوانێت بەرامبەر ئەو هێزە گەورانەیە تا ڕادێکی زۆر بۆستێت. بەڵام ئەوی کە کوێ کاتەوە بزانین ئەو دەواازانی کە ئەم هێزانی تر ئەم هێزگەلی تر ئەوێ داخڵ بێ بۆ چین یەکەمیانەوەی کە تۆ سنوورێکی جوگرافی لەگەڵ وڵاتانە هەیە کەواتە مەسئلەکە بە پلەیەکەم لە دیوێکانە ئەمنیە لە دیوێکانە سەربازیە چکۆ تۆ دراوسێ و لە ڕووی سنووریەوە دیوێکی تریانت بریتە لە ئابووری واتاوە بازرگانی کە لە نێوان هێزانەکرێت بابەتێکی تریان پەیوەندی هەیە کە لە بین دوو قەوساجارێک تر قەزەی من ئاین و مەسەبێنەوە ناو کاراوە کە یەکێکە لەو دەواازانی کە بەهۆیەوە داخڵە بێت ینی بۆ نمونە بەنسبەت ئێرانیەکەەوە زۆر ئاسایی ئەگەر بێت پارێزگاری لە ئامرلی بکات کە منطقەیەکی تورکمانی شیعانشینە بەڵام تورکیا تەدەخل ناکات بەڵام ئێران تەدەخلەکات بۆی پارێزگاری بکات لە ئامرلی نەکەوێت دەستی داعش ئیزافەتەن بۆ پرسی نەوت کە ئەوش ئەوەیە کە پشکێک هەیە لە ناو دەوڵەتی عێراقا سامانێکی لە ناو دەوڵەتی عێراقا بزان چۆن دابشکرێت ئەم نەوتە چێ لێ سوودمەندە بێت چێ ناتوانێت کاریگەری لەسەر دروست کات. ئەگەر تۆ بینین ئەم باڵانسانە تەنظیم بکەیت تا ئەم ساتە بە بڕای من ئەم هێزە سیاسیانە یاخود مووقفی ڕسمی باسی هێزی سیاسی ناکەم لە کوردستان مووقفی ڕسمی حکوومەت نەیتوانیەوە باڵانسە بپارێزێت بەڵکو تەنها بریتی بووە لە مامەڵەکردن لەو پەیوەندی کە تورکیا و ئێرانی جارێکتر بەستۆتەوە بەیەکەوە کات تۆ نەوتوانیوە هەڵوێستێک بنوێنیت کە جیاواز بێت لە لێکەوتەی جۆری ململانەکەی نێوان دەوڵەتی ئێران و دەوڵەتی تورکیا بۆیە کاتی خۆشی کە باز لە چەمکی داعشە کرات کە لەم سنوورە لە پڕێکا بڵاوبەوە ئەیان دەمە پرۆژەیەکە بۆ ڕێگریکردن لە تەمەدودی ئێرانی کەواتە تۆ لە بەرامبەریشە ململانەیەکی بۆ ئەم هێزانە کەوتویتە ناو بابەتێکی نەتەوایەتی هەستیارەوە کە تۆ دوژمنێکی سەرسەختت هەیە خەریکە ناسنامی تۆ لە ناوبات زەوی و ئەزمونونەکەت هەمی لە ناوبات بەڵام لە کاتێکا لە ئەسڵا دروستبوونی داعشەکە بە دیەک لە دیوەکانە بریتی بوو لە دەرئەنجامی جۆرێک لە ململانەکان ئەبێ اعتراف بکەین لەوەی کە لە عێراقا بێجگە لە ئێران فراغێک هەیە واتە ئەو هێزەی کە ئەوێت ئەم ململانیە پڕ بکاتواتە تەرەفی مقابل بێ بۆ ململانێ لەوەتی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا لە عێراق کشاوەتەوە ئەو فراغە باشکرا بەدیەکرێت و وەکووتمان هەڵوێستێکی عەربی ئەوەندە بەهێزی ژنیە چکە وڵات عەربیەکان بەشێکی زۆریان سەرقاڵن بۆ ململانی کە لە ناوخۆی خۆیانە دروست بووە بە تایبەتیش لە دوای بەهاری عەربی بۆیە ڕەنگە لەم قۆناغەیە لەبەرەوەی کە تورکیا خاوەنی مەشروعێکی سیاسی ئیسلامی اقتصادی سەرکەوتووە و ئەزمونیشی هەیە لە بەشێک لە وڵاتەکانە و توانیوێتیشی تا ڕادێک باڵانسەکان پارێزێت و توانیوێتی لە ناوخۆی خۆیان بە تایبەتیش لە دوای ساڵی 2002 کەیتر حزبی ئاکپارتی دەسەڵاتەگرێت دەستکاتوانێت ئەو دۆخە لە دۆخێکی لاسەنگەوە هاوسەنگی بکاتەوە سەرباز دوور بخاتەوە لە پرۆسی سیاسی و دەستکردنی دەسەڵاتەکان بە ئاراستەیەکی جیاواز بێت دەستور گۆڕانکاری بەسەر بێنێ بۆیە هەمیشە بۆ مؤشرە لێ ڕوانرا کە ئەتوانێت ئەو باڵانسە پارێزێ لە عێراقانی بیرۆکەی دەستێوەردانی تورکیاش لە ڕووی سەربازی و لە ناو دەوڵەتی عێراقات تەنها ئەوش بەهاندانی کۆمەڵێک دەوڵەتی ترابۆی کە تۆ ئەتوانیت لە دیوە ئەمنیەکەیەوە لایەنە ئابوووریەکەی خۆشت پارێزی من قەناعەتم وایە وەکو ئەوەی کە کاک ئەبوبەکر ئاماژەی پێە ئەو داواکاریانی کە تورکیا هەیەی لە عێراق و هەرێمی کوردستانە هەمان داواکاریە کە ئێرانیەکان هەیەە بەڵام داواکاریەکانی ئێران زیاترە واتە ئەوەی کە تورکیا داوایە کە ئێرانیش داوایە کات بەڵام ئێران داوای هەنێشتی تری شکات کە ڕەنگە تاسە تورکیا بەهۆی ئەوەی کە
سیستەمی طبیعەتی و حکومی کە لەناو دەوڵەتی تورکیا هەیە تا ڕادەیەک جیاوازە فەرقی هەبێت لەو داواکارانی کە ئێرانیەکان هیانەوە کەوتم جارێک ترە گەڕێمەوە سەر ئەوەی کە لەبەری دەوڵەتی ئێران دەوڵەتێکی عقایدیە بۆیە ڕەنگە هەستەکات ئەمە هەمیشە حەدیقەیەکی خەلفی خۆیەتی ئەگەر سووریا لە دەست بە ئەوە عێراقی بەدەستەوەی کاتوانێت لە ئاینداوە کوچەکەی لە بەرامبەر نارەکانی بەکاربێنەوە تا هەڵوێستەی کە ئێران هەیەی لە بەرامبەر تورکیا لە ناو عێراقا زۆر جیاوازە لەو هەڵوێستەی کە ئێران هەیەی ڕاستەخۆ لەگەڵ دەوڵەتی تورکیا وەکو جۆرە جەنگێکی ساردە کە لە ناو عێراقان بابەتە تەسفیاکرێت. وەڵام من حەزەکەم ئەو ئەفسانەی کە پێی وایە تورکیا زیاتر لە خۆراوە و زیاتر لە وڵاتانی سەرمایه‌داری و نزیکە و ئێران زیاتر لە چین و رووسیا و نزیکە زۆر گرنگە و ئەفسانەیە هەڵبۆشێتەوە بە تایبەتی لە زەینەتی گشتی خەڵکی کوردستانە کە ئەو ئەفسانێ تەنانەت لە ناو ڕۆژنامەنووسان و لە ناو ڕۆشنبیر و لە ناو سیاسەکانی شەڕێنیاوەتەوە بۆ نمونە نخبەی سیاسی لە دوای ڕوخاندنی ڕژێمی عێراقەوە ئیش لەسەرەوە کە ڕاکێشانی کۆمپانیەکانی تورکیا بۆ هەرێمی کوردستان وەکرانەوەی هەرێمی کوردستان لە ڕووی کولتوری و لە ڕووی پەروەردیەوە بە ڕووی تورکیا واتە نزیکبوونەوە لە ئەوروپا و لە ئەمریکا ئەوە ئەفسانەیە کە زۆر هەڵەیە لە برەوەی ئەسڵەن ئەمریکا کاتێک کە مامەڵە لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێرانەکە وەکو دوو سیستمی سیاسی مامەڵان لەگەڵا ناکە بەڵکو وەکو دوو یاریکەری ئیقلیمی مامەڵان لەگەڵاکە ئەومان لە یاد نەچێ ئێستا ئەمریکا هاوپەیمانی سعودیا یەکێکە لە دزێوترین وڵاتە ئۆتۆکرات و داخراوەکانی ناوچەکە بۆیە گرفتی ئەمریکا لەگەڵ ئێرانە ئەوە نییە کە وڵاتێکی ئیسلامی شیعە مەزهب بڕێوەیە بە یاخود نزیکاتی ئەمریکا لە تورکیا پەیوەندی بەوە نییە بەڵکو ڕێک بە پێچەوانەوەی ڕاستە ینی ئێمە لە ماوەی لە دوای دەرکەوتنی تالیبان و لە دوای شەڕی تالیبانەوە زۆربەی هاوپەیمانە ژێربەژێرەکانی ئەمریکا لە ڕووی ئەمنی و لە ڕووی سەربازی و لەگەڵ ئێرانە بووە بۆ لیانی تالیبان بۆ ڕوخاندنی ڕژیم سەدام حوسێن ئێستا لە شەڕی داعشا تەنانەت گەشتە ئەوەی کە بە ئاشکرا باز لەوە بکرێت کە ئەمریکا و ئێران جۆرە لە هاوپەیمانی و جۆرە لە هاوەهەنگی تەنسیقی عسکەری و ئەمنیان هەیە لە ناوچەکە ئەمە یەک دووەم ئەو دابەشبوونەوەی نێوان ئەمریک بە حساب تورکیای سونی و ئێرانی شیعی کەمە ژوای گوای کردووە کە ئەوش لە زەینێتی گشتی خەڵکی هەرێمی کوردستان ڕنگباتەوە کە ئێمە بەژۆدیمان ئەوەیە لەگەڵ وڵاتەکە نزیک بین کە مەزەبەکەی لە مەزەبی زۆرینەی خەڵکی کوردستانەوە نزیکە یاخودنا ئەوش ئەفسانەیەکی ترە چونکە ئەومان لە یاد نەچێ ئەردۆگان حزبی عەدالە و تەنمیە بەر لە هەر شتێ بەرژەوەندی نێونەرایەتی ئەمنی قەومی تورکیاکەن و نێونەرایەتی ئەمنی قەومی تورکەکەن و ئەو مغازلەی کە لە چەند ساڵی پێشوە بڵێن حزبی عەدالە و تەنمیە بۆ کوردیان کردووە داود ئۆغڵۆڵێ من یەکەمین کەس بووم بە کوردی چاکوچۆنیم کردووە ئەومان لە یاد نەچێ ئەوە ینی قسەکردنێ لەگەڵ دیوە ساویلکەکەی عەقڵێتی ئینسانی کووردا چونکە ئەگەر ئێران و تورکیا لە پەیوەندیە بە هەرێمی کوردستانە لە هیچ شەکا کۆک نەبن لەوایە کۆکن کە نێڵن هەرێمی کوردستان بێ بە قوارێ بکەوێتە سەر پێی خۆی لە دوای ڕوخاندنی لە دوای ڕاپەڕینەوە ئێران و تورکیا بە هاوکاری بەغدا دیمەشق کۆبوونەیەکی دەوریان هەبوو بۆ لە قاڵبدانی هەرێمی کوردستان بۆی هەرێمی کوردستان نەکەوێتە سەر پێ تا ئەو کاتە خاندی کە شەڕی ناخۆ دەستی پێکرد لە هەرێمی کوردستانە کە شەڕی ناخۆ دەستی پێکرد لە هەرێمی کوردستانە وازیان لە کۆبوونەوەکان هێنا چونکە ئەمریکا ئێران و تورکیا لە ڕێگای پشتیوانیکردنی بەنۆرەی یەکێتی و پارتی توانیان جێپی سەربازی جێپی ئەمنی لە ئێستاشا جێپی ئابووری بۆ خۆیان بدۆزنەوە و گرفتی ئێمە لە پەیوەندیەوەی کە تۆت ئێمە چۆن لەم بەرداشن ڕزگارمان بێ گرفتەکە ئەوەیە کە لە ئەسڵا جۆری هاوپەیمانی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا و ئێرانە هاوپەیمانێکی نەتەوەی نییە بەڵکو هاوپەیمانێکی حزبیە واتە ئەوەی کە بڕیارە کێ لە ئێران و نزیک بینەوە ئەمنی حیزبە ئاسایشی حزب بڕیارەیە کە ئێمە لە ئێران و نزیک بین و بە هەماشەوە ئاسایشی حیزبە بڕیارە کە ئێمە لە تورکیا و نزیک بین وەکاتی خۆی لە سەردەمی شەڕی ناوخۆیە لە جەولەکانی شەڕی ناوخۆیە ئێران و تورکیا بوون بەسەر ئەگەشتە فریای پارتی یەکێتی بۆی لە ناو نەچن بۆی لە ڕووی سەربازیەوە بزەبری گەوران بەرنەکەوێت کەواتە بە جۆرە لە جۆرەکان حیزبەکانی هەرێمی کوردستان نوێنەرایەتی بەرژەوەندەکانی تورکیا و ئێرانەکە لە هەرێمی کوردستانە و تۆ لە یاد نەچێ کاتی ئێران یەت لە بەرەکانە یەت لە شوێنێکی مەخمورە ڕێگەنایە ینی هاوکاری ئەمنی و هاوکاری بڵێن مخابراتیەکە لەگەڵ هەرێمی کوردستانە خۆ بەرگری لە مەخمور ناکە بۆی مەخمور بێ بەشە لە هەرێمی کوردستان واتە ئەو حسابەی کە هێزی پێشمەرگایی کە ئەو حسابەی کە لە خاڵدانی کووردا هەیە بۆ بەرگریکردن لە ناوچانە حسابێکە و ئەوەی کە لە زەینی لە استراتیژی ئێران و تورکیا هەیە حسابێکی ترە ئەنجا ئەگەر تورکیا لە ڕووی کۆمپانیەکانەوە هاتبێتە بۆ نمونە کوردستان کێ لە ڕووی ئەمنیەوە توانای هەیە کوردستان پارێزێ ئێران توانای هەیە کەواتە
ژێربەژێریش لە نێوان تورکیا و لە نێوان ئێرانە جۆرە لە هاوپەیمانی هەیە ئەو بەرژەوەندی ئابوووریەکانی ئەو پارێزە و ئەویش بەرژەوەندی ئەمنیەکانی ئەو پارێزێ بۆیە هەرێمی کوردستان لە هەموو حاڵەتێکە جۆری هاوپەیمانەتەکانی لەگەڵ تورکیا و ئێرانە هاوپەیمانەتی حیزبیە نەکنەتەوەی و ئێران و تورکیاش وەکو حەلیفێکی استراتیژی تەماشای کورد ناکەن ئێستا بۆ من شیعی عێراق حەلیفی استراتیژی ئێرانە شیعی لوبنان عەلەوی لە سووریا ئەمانە حەلیفی استراتیژی ئێرانن و لە بەرامبەریشە تورکمان عەرەبی سوننا ئەمانە زیاتر هاوپەیمانی استراتیژی تورکیان تاوەکو کورد چونکە کورد هەمیشە گرفتە ینی کورد لە هەمان کاتە گرفتە بۆ ئێرانیش و بۆ تورکیاش و کورد ئەو سنوورێکە نفوزی ئێران لە نفوزی تورکیا جیاکاتەوە بۆی ئەگەر شەڕەکان بکەن لە ناو کوردستان ئایکەن و هاوپەیمانیش بکەن لەسەر حسابی کوردستان ئەیکەن ئێستا ئەخیر تەڕەح کە لە ئارایە کە باشکرا ینی سەرۆکی ئەنجومەنی ئاسایش باسی کرد هی کوردستان وتی ئیشێکی وا هەیە کە هێزی پێشمەرگە بەژاری بکە لە گرتنەوەی مووسڵە ئەلبەت ئەم سیناریۆیە کە ئێران ئاگەی لێتی و ئەزانێ ئەگەر ئەم سیناریۆ سەر بگرێ خێڵە عەرەبی سونیەکان بە جۆرە لە جۆرەکان نوێنەرایەتی هەم تورکیا و هەم عەرەبستانی سعودیاکەن لە خۆراوای دیجلە لە بادی شام و لە خۆراوای دیجلە ئەگەر ئەمە سەر بگرێ کە هەرێمی کورد کە بڵین هێزە کوردەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان پێی وایە ئەگەر ئەم هینە سەر بگرێ ئەم سیناریۆ سەر بگرێ و نیمچە هەرێمێکی سونی لە ناوچەکە دروست بێت ئەوە لە بەرژەوەندی کووردە بەڵام ئەوان لایەت چووە زیادبوونی نفوزی تورکیا سعودیا لە ناوچە سونە نشینەکانی عێراق هەوڕە بە ئاسانی بەسەر ئێرانە تێناپەڕێ واتە ئێرانیش خیاری تری هەیە لە یەک حاڵەتە قوبوڵیەکە کە دروستبوونی ئەو هەرێمە لەسەر حسابی لاوازبوونی هەرێمی کوردستان بێ جاکەڵین لاوازبوونی هەرێمی کوردستان بسوانێنێ لە ڕووی سەربازیەوە داگیریکەن بەڵکو بەتاڵیکەنەوە لە هەموو مانایەکی خۆی لە هەموو مانایەک کە ینی کە باس لەو بکەین کە هەرێمێکە لە ڕووی نەتەوەی و قوارێکی تایبەت بەخۆی هەیە هەوڕێ من مداخلەیەکی بچووکەکەم لەسەر قسانە من پێم وایە مشکلەکە لەوانیە کە ئێران و تورکیا مافیان بەخۆیان بۆ تەدەخڵکردن ئەوانە دەوڵەتی گەورن و مافیوان هەیە تەدەخڵکن بەڵام مافی ئێمەشە کە نەهێڵین و پاشکوێتی قوبوڵ نەکەن بۆ سیاسەتی ئەو دوو وڵاتە ئەو دووڵاتە دوو وڵاتی گەورەنیشی 76 میلیۆن کەسن بۆ اقتصادێکی گەورەیان هەیە عمقێکی تاریخیان و برادران وتیان هەموو وڵاتانە گەورانەی دنیا لە دوای دروستبوونی ئومەم متحیدەوە لە دوای حربی عالەمی یەکەم بەو پێی ئەو یاسا و ڕێسانەی کە لە دنیا و لە مەجلیسی ئەمنای با بڵێن کار پێکراوە ناتوانن تەدەخلی وڵاتان بکەن و ئەو طموحە و ئەو مەیلی هەیان بۆ تەدەخلکردن پێش با بڵێن دروستبوونی ئومەم متحیدە و دروستبوونی ئەو یاسا و ڕێسانە ناچار بوون کە بتیکەن بۆیە بە شێوازی تازە بە شێوازی نوێ گونجاو لەگەڵم سەردەمەیە لە مەجای حەیوی خۆیانە کە لە سیاستە پێوتر مەجای حەیوی ئەو زۆنانەی کە دەستیان بەسەریاشکێ لە ڕووی ئابووری و لە ڕووی اقتصادی و لە ڕووی با بڵێن تایفی و لە ڕووی سیاسیەوە تەدەخلی تیاکەن بە شێوازی جیاواز واتە یاسا نێودەوڵەتەکان ڕێگەی لە تەدەخلی وڵاتە گەورەکانی دنیا نەگرتووە بەڵام شێوەکانی گۆڕیوە بۆیە وڵاتێکی گەورەی وەکو ئێران کە ئیمپراتۆر بووە لە مێژوە عێراق بە مەجای حەیوی خۆی ئەزانێ وەکوی چۆن ئەفغانستان و بەشێکی پاکستان و تاژاکستان و تورکمانستان وانش بە مەجای حەیوی خۆی ئەزانێ هەمان شتێش بۆ تورکیا کەواتەوە شتێکە یعنی ئەبێت تەوەقعی بکەین کە ئێران بێوێت دەزوەر بدا لە کاروباری هەموو چواردەوری خۆی بۆ پێی کە وڵاتێکی گرنگ و بەهێزە پرسیارەکە داخلیە بۆ هەرێمی کوردستان ئێمە من لەگەڵ ئەو نقطەیەم کە کاکشاهۆ باسی کرد مشکلەکەی ئێمە لەوایە کە پەیوەندیەکانمان لەگەڵ ئێرانایە پەیوەندیەکانمان لەگەڵ تورکیایە لەسەر بنەمای حکومەت نییە لەسەر بنەمای حیزبە ئەمەش مشکلەیەکی دروست کردووە کە حیزب لەگەڵ دەوڵەتێکە تعاملەکە جارێ پەیوەندی حیزب و دەوڵەت پەیوەندی چاوسەنگ نییە وەکوە من ڕەفاقەتی کوڕێکی 13 ساڵ بکەم هەر لە ڕووی اجتماعیەوە جایز نییە و علاقەیەکی استقلالیە ئەگەر فئەیەکی عمری نەبی چۆن حیزب لەگەڵ دەوڵەتێکە تعاملەکە ئەوەیە کە یبینی کە علاقەکەت لاقی مخابراتە بێ پەیوەندی ئەحزابی کوردی بە درێژایی تاریخ لەگەڵ ئێرانە لەگەڵ ساواک و میتا بووە پەیوەندی حزبی ژیانی سیاسی لە هەرێمی کوردستانە حیزبایەتی لەگەڵ تورکیا لەگەڵ میتا بووە لەگەڵ سووریا لەسەر بنەمای مخابرات بووە بۆیە ئەم علاقەی بینی حیزب و حکومەت دایم علاقەیەکە کەفوو نییە و هاوسەنگ نییە لەسەر بنەمایە ئێستا خەریکە باوادریەوە دروستەوەیە کە حکومەتی هەرێمی کوردستان وەکو کیانێکی حکومی مامەڵە بکە لەگەڵ وڵاتانەیە پرسیارەکەی منیان بە هاجسە سیاسیەکەی من ئەوەیە کە ئێمە چۆن وا بکەین ئەم علاقەیەکی کەفوو بێ علاقەیەک بێ کە لەسەر بنەمای پاشکوێتی نەبێ بەڵام
مڕعاتی وەش بکەین کەوانە زلهێزن کەوانە کاریگەریان هەیە کەوانە تەسیریان هەیە جەنابە بێگومان من لەگەڵ بەش لە بۆ چوونەکانی برای بەڕێزم کە دکتۆر شاهۆت جیاوازم مەسلەی ڕوسیا و ئێران و چین و جۆرەشتانە ئەفسانە نییە لە دوای شۆڕش لە دوای مەسلەی سووری شاو زیاتر دەستکەوتووە ڕاستە ئەمریکەکان لەگەڵ ئێرانیەکانە لە ڕوخانی ڕژەمی تاڵیبانە لە ڕوخانی ڕژەمی سەدام حوسێنە هاوبەکاریان کردو و ئێستاش لە عێراق هاوکاریەکەن بە جۆرە لە جۆرەکان بۆی بە تەواوەتی سەرداوەکان هەمووی نەکەوێتە دەست کۆمباری ئیسلامیێران کە واقعەکە لەسەر زەوی بەڵام حقیقەتێکە لە ئوکرانیا و دەست بێکە هەتا سووریا بەردەوامە جەپەیەکەوە ترس لە هەڵسەر هەڵدانەوەی شەڕێکی سەر لە ئارایە و لەلایەکی ترەوە پێم وانێ هەرگیز تورکیا سونەکانی عەرەب يعني بقرنتر بزانه بقول لك كردكاني باشوري كردستان لبر يك سني عرب يك قيادي هاوبش يعني تاكو استان ودراتيان دو بروجيكي هاوبش يعني تاكو استان لسري كوك بنو برجري ليبك سي عرب كان اما مساله ولا دابش كان لقل تركيا لما مساله سنه كان عرب شوار خدي رجمي تركيا نات وانا تاسر مساله مذهبي درجه بلا عراق اما جيجا لويك استا پاشماوەکانی ناسیۆنالیزمی عربی سونەکان وێنەرایەتیەکان کە جۆرە ڕقی مێژویان لە تورکیا هەیە و بە جۆرە لە خۆپەرست و خائین و شتیواژی سەیرەکەن لە هەندێک کاتە ئیسلامی میانە ڕەویش لە ناو سونی عەرەبیا پاشەخشەیەکی زۆر ترسناکی کردووە کە یەکێ لە دەرهاویشتەکانی پڕکردنەوەی بوو بە داعش ئەو بۆشایە ئەو بەجێ بابینە سەر هەرێمی کوردستان تورکیا چی لە ئێران کۆماری ئیسلامیێران چی لە هەرێمی کوردستان چاوەڕێیەکە ئەوێت تورکیا چی لا چاوەڕێیەکە پەیوەندی کوردی هەردوولا چی گۆڕانی نەمەوەقعەکە دروستەکە ئەوەی کۆماری ئیسلامی ئێران ئێوێ لە هەرێمی کوردستان یەک کوردی باشووری کوردستان هاوپەیمانێکی هەمیشەی شیعە بمێنێتەوە لە عێراق بۆی زۆرینەیەک لە عێراق هەبێ هەمیشە سونە لەولاوە بۆستە نەتوانێت وڵاتە عەرەبیەکانە مەوەستەنگە تێکدەن هەر هەوڵێک لە باشووری کوردستانە درابێ بۆ دەستکاریکردنی ئەم هاوپەیمانەتی کورد و شیعە کە کۆماری ئیسلامی ئێران بە بەشە لە استراتیژی خۆی زانێ بۆ نمونە وەک لە هەوڵی متمانە کێشانە و لە نووری مالیکی لەگەڵ کاردانەوەی تونی کۆماری ئیسلامی ئێران ڕوبەڕووبەتەوە دوو بەڵام جۆرە لە هاوسەنگی پارێزراو بێ زیاد لە پێویست تورکیا نفوس لە هەرێمی کوردستانە دروست نەکە سێەم هەرێمی کوردستان بە جۆرە هەنگاو نەناوێ کە بەرەو دەوڵەت بوت بڕوات تا ئەو کاتەی کۆماری ئیسلامی ئێران ناومێتە بێ کە ناتوانێت بۆ تورکیاش ڕاست نییە هەلەمەکە بۆ ناکە ناتوانێت پارێزگاری لا عێراقێکی یەکگرتوو بکە بە بوونی هەژمونێکی شیعەگەراییەوە بیرمان نەچێت بەشداری دەستێوەردانی کۆماری ئیسلامیێران لە لەحزەی نووسینەوەی دەستورەوە دەست پێەکە ڕاوێژکارەکانی کۆماری ئیسلامیێران ئەم دەستوریان بە جۆرە نووسیوەتەوە هەتا ڕۆژی قیامە دەگەرم عێراق بمێنێتەوە سەرگۆزیران هی شیعە بێ هی پێکاتەی شیعە بێ و زۆرترین دەسەڵاتی لەجێ دەستی ئەوە بێ کەسێک نەتوانێت ممارەسەی دەسەڵاتی ڕاستەقینە بکە لە عێراق تورکیا سەبارەت چی چاوەڕێیەکە لە دەستەبەری مەسەلە ئەمنیەکانیش و کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیش بێدەم بکرن لە ئەم ناوچەیە ئەمەش مەسەلەیەکی ترە کۆماری ئیسلامی ئێران بۆی ئەم سیاسەتانەی بڕاتە پێشەوە پێویستی بە زۆن هەیە پێویستی بەمانەوەی لەشکری سەربازی هەیە پێویستی بەوە هەیە لەشکرێکی یەکگرتوو کوردستانی نەبێت و خیتابێکی هەرێمایەتی یەکگرتوو نەبێ چکم لەو کاتەیە پێی وایە پارتی دیموکراتی کوردستان و ڕەنگە هەندێک لە هاوپەیمانەکانی پارتی لە ناو هەرێما هەژبوون بەسەر هەرێما بکەن و ئەو استراتیژەی کۆماری ئیسلامی ئێران کەوێتە ژێر پرسیارەوە لێرەوە ئایا تورکیا هەمان بۆچوونەیە تورکیانە تورکیا بەو جۆرەستی هاوپەیمانێکی نییە لە عێراقا بیاوێ کورد هاوپەیمانی ئەو بێ بەڵکو کورد وەک فشارێک بەرامبەر بەغا بەکارهێنێ وەکو بە دیلی بەغاش بەکارهێنێ لە کاتێکە لەبەرەوەی دەسەڵات لە بەغایە دەسەڵاتێکی هاوپەیمانی کۆماری ئیسلامی ئێرانە ئەوان ڕێگادەن چەند تورکیا بێتە پێشەوە چەند نێن ئەوان بڕیارەدەن چەند تەسیریانە بێت چەند نەبێ لێرەوەیە زۆر جار هەرێمی کوردستان کە پێمان وابوو جاران تورکیایکە بە قوربانی دووبارە گەڕانەوە بۆ بەغا شتی وا لای تورکەکان نییە دووەمیان تورکەکان ئێستا لە هاجسێکی قەومی کۆنی تورکیەوە ناڕوانە هەرێمی کوردستان ناڕوان ئەمە وڵاتیانێکە و گەورە بوو ئەبێ بەهەڕەشە بۆ سەر تورکیا و بەیانی کوردەکانی تورکیا زیینوە بنەوە و یا یارمەتی پارتی دیموکراتی یا داوا لە بکەن پەکەکە شەڕ نەکە بە پێچوانەی ئەمەوە پەکەکە شەڕی کردووە زۆر جار هەرێمی کوردستانی شە بووە بەس هەرگیز نەیتوانێت حیزب دیموکراتی کوردستان شەڕکە ئێستا تورکیا پێویستی بە کوردی باشوورە بۆی پرۆسێ ئاشتی سەرکەوێ لە ئەوێ و کوردەکان و تورکیەکان بگەن بە چارەسەر لەوێ بە پێچوانەی ئەمەوە کە هێشتا کۆماری ئیسلامی ئێران هیچ سیاسەتێکی تایبەتی ناوخۆی نییە بۆ چارەسەری مەسەلەی کورد لەسەر مەسەلەی دەوڵەتیش هاوکۆک نین بە هیچ جۆرێ بە بڕای من کاتی عێراق کە ئێستا لە حاڵەتی هەڵوەشانەوەیە و بە بڕای من ئێستا بۆ 4 ساڵی تر دەوڵەتی باشووری کوردستان دروستە بێ مەگەر خۆمان نهێڵین
تورکەکان حساسیتیان نییە بەرامبەر کەربوونی عێراق بە تایبەتی عێراقی بۆ جۆرەی لێ بێ بچێتە سەر هەژمونی بەرامبەرێک و هەموو بێ بە خوێن و عنف و ناسەقامگیر کە لە هیچ لە قازانجی ئەوانە نییە چی زەرەرەکەن کوردستان باشووری ئێمە دەوڵەتێک بێ هەناسە لە ڕێی تورکیاوە بە سەرچاوی وزە بۆ تورکیا دابینکە و وردە سێ پارچەی کوردستان یەکلا بێتەوە بە هەژمونی تورکیاش خەمی سەرکردایەتێکی هەرێمایەتی گەورەیە بێ بۆیە دیدگاکان گۆڕانی زۆریان بەسەرە هاتووە ئەم دوو سیاسەتە سەرنجام ئەوەی کۆماری ئیسلامی ئێرانی لە دۆخی دروستبوونی دەوڵەتە تەبیعی ڕێگرە بێ تاکو ناومێت نەبێ لە یەک پارچەمانەوەی عێراق ناومێت و دووشتیەوێ ڕشوەی ئابووریەوێ بۆی کە بەشدار بێ لەو کەکەی هەرێمی کوردستانە کە ئێستا حکوومەت هەرێمی کوردستان دەستی کردو باوی منە دووەمیان زەماناتی ئەمنیەوێ بۆ سنوورەکان کاکرامێر بە مافی تۆش بە بڕای من ئەو زۆرە لە بیرکردنەوە بۆ هەرێمی کوردستان گونجاو نییە تۆ بیرلەوە بکەیتەوە چی هەڵبژێری تورکیایە ئێران بۆ کوردوا باشترە ینی توانای بەڕێوەبردننی پەیوەندیەکانی هەبێ چونکە ینی توانای ئێمە وەکو کۆمەلگای هەرێمی کوردستان ئێمە لەو پۆزیشنە نین بڕیاری ئەوە بدەین با تورکیا هەڵبژێرین با ئێران هەڵبژێرین بە بڕای من بەڕێوەبردننی پەیوەندیەکی هاوسەنگ لەگەڵ تورکیا و لەگەڵ ئێران و لەگەڵ عێراقیش بە قازانجی سەقامگیری سیاسی و ئابووری هەرێم لە پێش هەموو شتێکەوەیە و ئەو باڵانسش کە هەیە لە هەرێمی کوردستان ئەکشنێک ڕوونە تێک بچێ سوەکە تێکس و ئەوەی ترالۆسکە ئەتا ئێمە نازانین پەرسەندنی شەڕی دژە تیرۆر دژی داعش ئایا نامانگلێنێتە ئەوەی تۆ زۆر باسی و باڵانساکی کە وەکو ینی پێویستە تێکشیەوەی باشە بۆ پرسیارەکە لەوەیە بۆ هێشتنەوەی و باڵانسە لە خزمەتی ئەزمموی هەرێمی کوردستانە بە بڕای من خاڵ یەکەم لەبەروی کێشی سیاسی هەیە هەرێم نە کێشەی ئابووری ناکری عادی هەیکە لە بکرێتەوە جارێکی کە پێکردبندی بۆ کێشەی چارەسەری کێشەی سیاسی هەرێم لە بەغایە کە لە بەغاش بوو حکوومەتی شیعە بێ زەخت لە ڕێگەی ئێرانەوە بقیتە سەر حکوومەتی شیعە سە بۆدا بۆ قەزی ئەزارەکەم لەوەی سیاسی لە هەرێمی کوردستانە هەیە ڕێگرە لە بەردەم حکوومەتیی کارا ڕێگرە لە بەردەم سوپایەکی هاوبەش ڕێگرە لە بەردەم دروستبوونی خطابێکی قومی هەولێر و سلێمانی هەوسنگی ڕاگیراوە کاکتانە هەنی هەیسا کوردستان دابش بووە بەس منطقی نفوزی ئێران و تورکیا ینی خۆ وە نەبێ ینی کوردستان وەکو هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستان ئێمە وەکو هەرێمی کوردستان باڵانسمان ڕانەگرتووە نیوی هەرێمی کوردستان چۆتە پاڵ تورکیا و نیو چۆتە پاڵ ئێران کوا باڵانسە هەردوو دەوڵەتەکان حاڵەتێکی باش باش نییە بەڵام زین چۆنە خۆی گرفتەکەوێت تۆ هەست بکە توانی یاری لەگەڵ ئێران و تورکیا بکەیت تۆ ئەگە بچیتە گەمەوە لەگەڵ ئێران و تورکیا گەمەکردنی گەمە پێکراوی واتە تۆ کەسەنی کاری بە شەترنجەکەکی بەڵکو بەیدەقێکی لەناو قز لەسەر قتعی شەترنجەکە بۆیە من هەستەکەم هین ڕاستەکە ئەبوبەکر ڕاستەکە لە مەسلحەتی تورکیا نییە کە هەرێمی کوردستان بە تەواتی بچێتە سەر عێراق بەڵام مەسلحەتی تورکیاش نییە هەرێمی کوردستان بێ بە دەوڵەت لە مەسلحەتی تورکیا هەرێمی کوردستان بۆ شوێ بمێنێتەوە بۆ بوونەوە بمێنێتەوە کە هیچ نییە ناوە تا سەر بە هەرێمی سەر بە عێراق بێ وڵات ینی ئیقلیمێکی فیدرال بێ سەر بە عێراق بێ لە سای دەستوری عێراقا وەنا ئەوە تا بێ بە هەرێمی وڵاتێکی سەربەخۆ و تەبع ناشکە بە محافظێک ناکە بە ئیقلیمە سەر بە تورکیا شتی واژ ناکە ینی ئەسڵان ڕەنگە ئەو ڕوانگەی تورکیا مەترسیدارترین ڕوانگە بێ بە هەرێمی کوردستان تورکیا هەرێمی کوردستانی وەکو جەستەیە داناوە بۆ بەرخۆری بۆ ساختکردنەوەی کاڵەکانی خۆی و ئێستا لەم قەیرانە ئابووری دەرەکەوێت کە ئەو هەژمونە ئابووری تورکیا بەسەر هەرێمی کوردستانە چۆن جەستەی هەرێمی کوردستانی کردووە بە جەستەیەکی بەرخۆر تەنها جسمێک کە هشتووە دەگرێ و توانای مقاوماتی تیکای ذاتی کاکشاو دقیقمان ماوەگەر بورە مەڵامی تەنها ئەمێت وەڵاگەر پەلیل گەربەشەکەم نەخۆیت من قەناعەتم بەوە نییە کە بڵێن تورکیا تەنها هاجسێکی اقتصادیە بێ لە هەرێمی کوردستانە چونکە ڕاستە ئێستا بۆرونە 500 کۆمپانیای تورکی زیاد لە 500 کۆمپانیای تورکی لە هەولێر هایشەکەن بەڵام هاجسی تریشیە نمونەیەکی زۆر بەسیط ئێمە لە زانکۆ ساڵی پار کۆتاییەکانی مانگی 12 وەفدێکاو کە نوێنەرایەتی سنتەرێکی کرد مرکزێکی دراساتی کرد کە ڕاستەخۆ سەر بۆ وەزاری خارجی تورکیا بوو یەکێک لەو تەرخانێکی خۆیان باسییان کرد یان ئێمە دیوێکمان اقتصادیە دیوەکی تریشمان بەڕاستی حزۆرێکی سیاسیە کە بتوانانی ئەو تازنە پارێزی یەکێک لە مشکلەکان بە تایبەتیش بووە لە سەردانەکانی ئەحمەد داود ئۆغڵۆ لەسەر پێشنیازی ئەمە بۆ کاتەوە بۆ سلێمانی لە ساڵی پارە یەکێک لە مشکلە سەرێکەکان لەم بابەتە ئەوەیە کە بۆ نمونە دەوڵەتی ئێران من قەناعەتم وایە دەوڵەتی ئێران دروستکەری میلیشیایە لە منتەقەکانە بۆیە هەرگیز دەوڵەتی ئێران ناوێت لەو وڵاتانی کە ئەم کە حزوری ئەبێتیایە هێزێکی بەهێز هەبێت یان جێشێکی بەهێز هەبێت بەڵکو میلیشیایەکە بێ مەساڵحەکانی پارێزێ بەڵام تورکیا
دوای دەوڵەتێکە گەڕێ کە تەنها مەساڵحەکانی پارێزە لەگە نظامەکەیا بێت یعنی نمونەیەکی زۆر بەسیط تا ڕابردوویەکی زۆر نزیکیش دەوڵەتی تورکیا پەیوەندیکی زۆر دۆستانی هەبوو لەگە وڵاتێکی وەکو سووریایە کە وڵاتێکی دیکتاتۆری خوێنڕێژ بوو تەنان زیارەتی عائیلی هەبوو لە نێوان سەرگوزیرانی و کاتە ئەردۆغان و بەشارە سەدا کەواتە حاجزەکە تەنها ناکرێت ئێمە بڵین لە ڕووی اقتصادی و سێریکەین بەڵکو دیوێکی سیاسی دیەکشی پاراستنیەتی بەڵام مامەڵە لەگەڵ دەوڵەتە کاڕست زۆر بە کورتی باڵانس لە کوردستانە لە نێوان تورکیا و ئێران خۆیان باڵانس پارێزن لە ڕێبوونی حیزبی چەکدارەوە ئەمە مەسلەیەکە هەرێمی کوردستان وەکیانێکی یەکگرتو خۆی سیاسەتێکی هەبێ بۆ پاراستنی بەڵانس لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و تورکیا کە پێویستە بیبێ و ناتوانێت کۆماری ئیسلامی ئێران نادیدە بگرێ ئەمان مەسلەیەکی ترێ ئێمە پێویستمان بە تێکدانی ئەو فرە دەسەڵاتی و زۆنانە هەیە لە کوردستانە بۆی هەرێمی کوردستان بەڵانسی سیاسەتەکە ڕاگرێ لە نێوان هەردووکیانە بەڵانس ڕاگرتریش نا بە سانتیمەتر بیپێوێ سەرنجام لە کۆتاییە ئەو چێ نزیکترە لە خواستەکانی ئێمە توانین لەوە بچینەوە سپاس بۆ هەموو لە یەکتان بە تایبەتی کە وەکرە کومیانی تابەت لەم هەڵقەیە لەگەڵمانە بوو ئەڵقەیەم جاری دیالۆگ کۆتایی هاو شاد و سەلامەت بن.